ساموێل دێمی 46 ساڵان ئەم مانگەمێژووی تۆمار کرد کاتێک وەک یەکەم دادوەری نابینا لە دادگای باڵای وڵاتی زیمبابوێ دامەزرا. ئەگەرچی ئەو لە تەمەنی 6 ساڵیدا بەهۆی سوورێژە چاوەکانی لەدەستدا، بەڵام دەڵێت ئەمە چۆکی پێدانەدا بۆی بە سەرکەوتووی خوێندن تەواو بکات و ببێتە خاوەن بڕوانامەی یاسا لە زانکۆی زیمبابوێ. ئەو دەڵێت ترس لە هەژاری و لەوەی ببێتە بارگرانی بەسەر دایک و باوکە جوتیارەکەی پاڵ نەربوون تا لە تێکۆشان بەردەوام بێت. I was also aware that if I miss من ئەوەم دەزانی کە ئەگەر لە خەنگە باش نەبوومە ئەوە دەبوو لە داهاتوو لەسەر شەقامەکان سوال بکەم. ترس لەوەی کە دەکرێت چی ڕوو بدات پاڵنەری سەرەکی بوو بۆ ئەوەی باشتر کار بکەم لە کۆمەڵگا تا دوور بم لە هەژاری. سەرکەوتنەکەی ساموێل دێمی بووەتە هاندەر بۆ کەسانی تری خاوەن پێداویستە بۆ خەونە گەورەکانیان تێبکۆشن. بۆ نمونە، نابینایەکی 27 ساڵان کە توێژەرەوەی لە کۆمیتێ خزمەتگوزاری یاسای لە زیمبابوێ دەڵێت بە هەمان شێوەی دێمی ئەو ئێستا دەیەوێت ببێت بە دادوەر. ساموێل دێمی ئەوەی سەرمان کە کەسانی تریش دەتوان بە هەمان شت بکەن، واتە ئەو دەرگایی ئاوەڵا کرد بۆ ئەو کەسانی کە دەیانێ ببن بە دادوەر. بە گوێرەی بەڕێوەبەری فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کەسانی خاوەن پێداویست لیۆنارد مارانژ، دامەزراندنی ساموێل دێمی نمونەیەکی جوانە بۆ کۆمەڵگای زیمبابوێ. ئێمە زۆر خۆشحاڵین کە حکوومەت ئەوی هەڵبژاردووە بۆ پۆستێکی ئاوا بەرز. بە دڵنیایە ئێمە پێمان وایە دەبێت زیاتریش بکرێت بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت، بەڵام ئەو هەنگاوێکی گرنگە بە ئاراسێکی دروست پێشکەوتنێکی مەزنە بۆ ئێمە لە کۆمەڵەی کەسانی خاوەن پێداویستی تایبەت. لای خۆیەوە سکرتێری کۆمیتەی خزمەتگوزاری یاسایی زیمبابوێ ڕایگەیاند کە حکوومەتی ئەو وڵاتە هەوڵ بۆ ئەوە دەدات کە هەلی یەکسان بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت دابین بکات. ئەو ڕایگەیاند کە دامەزراندن لەسەر بنەمای توانە باشترین ڕێگەیە بۆ ئەوەی هەلی یەکسانی کار بۆ هەموو کەس فراهم بکرێت. ئەمە چاکەکردن نیە لەگەڵ ئەو بەڕێزانە، بەڵکو لەبەر ئەوەیە کە خاوەن تواناکانیان بوونەتە هۆی ئەوەی ئەو پۆستانە وەرگرن. لای ئێمە گرنگ ئەوەیە کە ژینگەیەکی لەباریان بۆ دابین بکەین تا کارەکانی خۆیان بکەن. لە کۆتاییدا دادوەر ساموێل دێمی دەڵێت هیوادارە لێرەش نەوەستێت و ڕۆژێک لە ڕۆژان ببێتە دادوەر لە دادگای دەستووری ئەو وڵاتە. ئەو هیواخوازە کە هەڵبژاردننی وەکو دادوەر ببێتە هاندەر بۆ کەسانی تری خاوەن پێداویستی تایبەت. دەڵێت گەیشتنی بەو پلەیە دەیسەلمێنێت کە تێکۆشان هەر ئەنجامی دەبێت. بۆ کۆڵەمبەس ماڤۆنگا لە زیمبابوێ، من ڕێکار حسێنم لە واشنگتن.